لە دژی ژنان تند و تیژی لە ناو دەستگاکانی ڕاگەیاندنەوە. بابەتێک لە نووسینی دکتۆر عەداڵەت عەبدوڵڵا. نووسەر بەم شێوەیە دەست پێکات. بە پێی ئەزموونی زیاتر لە 30 ساڵی کارکردنمان لە ناو دام و دەستگاکانی ڕاگەیاندندا دەتوانین لێرەوە چەندین فۆرمی تری تند و تیژی لە دژی ژنان بیر بخەینەوە کە کەم و زۆر لە واقعی دام و دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستاندا هەن. تەنیا لە ڕۆژی نێودەوڵەتی تایبەت بە نەهێشتنی تند و تیژی لە دژی ژنان نا بەڵکو لە زۆر بۆنەی تردا ئەو بەڵگە نەویستە بیر دەخرێتەوە کە دیاردەی تند و تیژی دژی کچان و ژنان دیاردەیەکی ئاڵۆز و فرە چەشنە. بەردەوام پێویستی بە بەرهەمهێنانی زانینی نوێ هەیە لەبارەیەوە. دیار دەکا ئەگەر کۆمەڵێک هۆکاری نەگۆڕ و بنیادیشی هەبێت کە هەموو جارێک لە شیکاری و ڕاوەکاندا شایەن بە تێگەیشتن و گشتاندن بێت، ئەوە بە پێی جیاوازی هاوکێشەی کات و شوێن کۆمەڵێک هۆکاری تایبەتیشەن کە پێویستە لێکۆڵینەوەی زانستیان لەسەر بکرێت و دەرەنجامی نوێی بەدەست بخرێت. لەلایەکی تر دیار دەکا ئەگەرچی بە پلەی یەکەم پەیوەست کراوە بە تند و تیژی جەستەییەوە و ساڵانە ڕێکخراوە نێودەوڵەتی و هەرێمایەتی و ناشناڵەکان ڕاپۆرتیان لەبارەوە بڵاو دەکەنەوە، بگرە بە وردی ئاماری ڕوودا و پێشێلکاریەکانی جوگرافیای جیاجیای جیهانمان بۆ دەگوێزنەوە، بەڵام خۆی لە بنەڕەتدا دیاردەیەکی فراوانترە لەوەی کە تەنیا لەو ڕەهەندەدا کورت بکرێتەوە یان زیاتر فۆکۆس بخرێتە سەر ئەم ڕووکارە لە تند و تیژیەکانی دژ بە ژنان. ڕاستە جارنامەی نەهێشتنی تند و تیژی دژ بە ژنان کە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان دەری کردووە وا پێناسەی کردووە کە بریتیە لە هەر کارێکی تند و تیژ کە دەمارگیری ڕەگەزی پاڵنەری بێت و ببێتە هۆی ئازاردان یان مەینەتی ژنجا لە ڕووی جەستەیەوە بێت یان سێکسی یان دەرونی. بەڵام هەموو ساڵێک زۆربەی جار لە میدیاکان و پرێس کۆنفرانسەکاندا لایەنە جەستەیەکە زەق دەکرێتەوە. لێرەدا باز لە جۆرەکانی تری تند و تیژی دەکات. بەمانایەکی تر دیار دەکا زۆر بەڕوونی بیڵێن فۆرمی تری جیاوازی هەیە. تند و تیژی زارەکی، معنەوی، ڕەمزی، تند و تیژیە کۆمەڵایەتیەکان بەگشتی بە جیاوازی چین و توێژە کۆمەڵایەتیەکان لە ڕووی پیشە و کار و ڕۆڵیان لە کۆمەلگادا هەر هەموو پێکەوە تەواوکەری ئەو کۆنسێپتەن کە دەشێت لە خوێندنەوەی ڕاهەندەکانی دیاردەی تند و تیژی لە دژی ژناندا ببیندرێن و ڕەچاو بکرێن. لەو بارەیەوە بە پێی ئەزموونی زیاتر لە 30 ساڵی کارکردنمان لە ناو دام و دەستگاکانی ڕاگەاندندا دەتوانین لێرەوە چەندین فۆرمی تری تند و تیژی لە دژی ژنان بیر بخەینەوە کە لە واقعی دام و دەستگاکانی ڕاگەاندنی هەرێمی کوردستاندا کەم و زۆر هەن و ساڵانەش هەندێکیان لەلایەن سندیکای ڕۆژنامەنووسانەوە بێت یان سنتەری میترۆ یان ڕێکخراوی تر تۆمار دەکرێن، بەڵام بەشێکی دیکەیان هەر باس ناکرێن. ئەو فۆرمانەی تند و تیژیش بریتین لەمانە. یەکەم، سیرکردنی ژن وەک ڕەگەزێکی لاوەکی لە پێسپارنی پێگای ئیداریە گەورەکانی ناو دەستگاکانی ڕاگەیاندن. دووهەم، جیاکاری بەرامبەر بە ژنان لە ڕووی دابەشکردنی کاروباری پیشەیی دەستگاکانی میدیا وەکەوەی کۆمەڵێک پیشە لە ئەزەلەوە بۆ پیاوان دانرابن و پیشەی تایبەت نەبن بە ڕەگەزەکەی تر. سێهەم، بێمتمانەی بەوەی ژن لیدەری دەستگای میدیایی بێت و لە سەنتەری بڕیارداندا بێت، بڕیاردان لەسەر گوتاری میدیایی و سیاسەتی پەخش و بڵاوکردنەوە. چوارەم، بوونی حاڵەتی زۆری خۆستنەوە و یەشەڵی سێکسی بەرامبەر بە هەندێکیان میدیاکارانێکی ژن لە دەستگاکانی ڕاگەیاندنیان هەراسانکردنیان لەم ڕۆوەوە کە دەبێتە هۆی دوورکەوتنەوەی هەندێکیان و سڵەمینەوەی زۆرێکی تر لە کارکردن لەم بوارەی چالاکی مرۆیی. پێنجەم، هەندێک جار کەمی شایستەی دارایی بۆ میدیاکارانی ژن بەراورد بە هاوکارەکانیان لە ڕەگەزەکەی تر. شەشەم، دوورخستنەوەی تەواوەتی زۆربەی ڕەهای میدیاکارانی ژن لەو پیشە میدیایانەی دەستگاکانی ڕاگەیاندندا کە پێویستیان بەمانەوە بۆ کاتێکی زۆرتریان ئێشگیری هەیە. حوتەم، دامەزراندن و گرێبەستکردنی زیاتر بۆ ئەو ژنانە لە دەستگاکانی ڕاگەیاندندا کە فەیسێکی جوانیان هەبێت و ببنەجێی سەرنج لە کاتێکدا کە بواری میدیا زۆر لەوە زیاتر پێویستی بە زیرەکی و شارەزایی پیشەیی و کاریەقڵی هەیە. هەشتەم، دوورخستنەوەی ئەو میدیاکارە ژنانە لە دەستگاکانی میدیادا کە تەمەنیان هەڵدەکشێ و هەمان وزە و بەخششی جاراریان نابێت ئیتر بەبێ ئەوەی هیچ ڕێکخراو و سندیکایەک بەرگری لە هەندێ مافی پیشەیام بکەن.
نۆهەم زۆر جار تەماشاکردنی ژنانی میدیاکار کە هاوسەرگیریان کردووە و ئەرکی ماڵ و وەزیفەشیان هەیە یان دووگیانن وەک باروخەرجیەکی زیادە بەسەر دەستگای ڕاگەاندنەوە کە زۆر جار ئەمە دەبێتە هۆی دڵڕەنجاندن و تۆراندنی ژن لە پیشەکەی و دواتر بۆی ناگەڕێتەوە. خاڵی داهەم نەبوونی دادپەروەریەکی پێویست لە مامەڵەکردن لەگەڵ مافەکانی میدیاکارانی ژندا لە دەستگاکانی ڕاگەاندندا و زۆر جار ئەم دادپەروەریە بە پێی میزاج و خواستی بەرپرسانی پیا و لە دەستگاکانی ڕاگەاندن بەڕێوە دەبرێت. خاڵی ئازدەهەم نەبوونی میساقێکی میدیایی ئیداری لە دەستگاکانی ڕاگەاندندا کە پابەندیان کات بەبوونی کۆتایەک لە ڕێژەی میدیاکاری ژن لە حاڵەتی کەمی کادری ڕاگەاندنی ژن لە میدیادا تا هەندەر بێت بۆ بەهێزکردنی پێگەی ژن لەم مەیدانی چالاکی مرۆیدا. خاڵی دوازدەهەم و کۆتایی بایەخنەدانی پێویستی دەستگاکانی میدیا بە پێگەیاندنی میدیاکاری ژن بۆ پیشە جیاجیەکانی ناودنیای ڕاگەیاندن لە ڕێگەی ئەو سنتەرانێکە هەیەە یان ئەو خولانەی دەیانکەنەوە بۆ پێگەیاندنی هێزی کاری پیشەی. لێردا نووسەر باز لە پێویستی بەرەنگاربوونەوە دەکات و لە درێژەدا دەڵێت ئەوانە و زۆر فۆرمی تریشن کە ڕەنگە لێردا جێگەیان نەبێتەوە. بێگومان لە ڕووی مێتۆدۆلۆژی ڕاوەکردن و تەفسیرەوە ڕەنگە بۆترێت کە زۆربەی ئەو فۆرمانەی توندوتیژی لە دژی ژنان کە لە دەستگاکانی ڕاگەیاندندا هەن و ڕێزکراون درێژکراوەی هۆکاری بنیادی ترن، پەیوەستن بە هەلومەرجی ئابووری دەستگاکان یان کێشە کارگێڕیەکان یان پەیوەستن بە هۆکاری سۆسیۆلۆژی کە دیارترینیان پیا و سالاری و دابوونەریتە کۆمەڵایەتیەکان و کەمی ئاگایی کۆمەڵایەتیە یان فراوانتر تایبەتە بە تایبەتمەندیەتی کولتورەوە لە سەرویانەوە کاریگەری ئاین یان کێشەی نەبوونی ئازادی و مۆدیڕنیزە نەبوونی پێویست لە ڕۆی فکری و عەقلیەوە یان ڕەنگە گرێ بدرێتەوە بە گرفتە دەرونیەکانی وەک بە کەم سیرکردنی ڕەگەزی ئەوی تر یان خۆ بەکەم زانین یان جیاوازی هەڵچوونەکانی لای هەردوو ڕەگەز کە هەموو ئەمانەش کەم و زۆر ڕاستن، بەڵام ئەوەی ناڕاستە و دەبێ بەرەنگاری ببینەوە ئەوەیە کە ئەو فۆرمانەی توندوتیژی لە دژی ژنان لە ناو مەیدانێکدا ڕووبدات لە چالاکی مرۆیی کە خۆی بڕیارە بەشێک لە فەنکشنەکانی بریتی بن لە بەشداری لە ڕۆشنکردنەوەی بیر و باوەڕی کۆمەڵایەتی و نوێکردنەوەی کۆمەڵگە و هۆشیارکردنەوە و بەخشینی زانین و زانیاری لەسەر هەموو دیاردە مرۆیی و کۆمەڵگەیە دزێ و دواکەوتوەکان و مشتومڕکردن لەبارەی هەموو دیاردە نامرۆیی و ناشارستانیەکانی کۆمەڵگە و گواستنەوەی ئەزمموی گەلان و کەلچەر و بیر و باوەڕ و پێشکەوتنەکانیان.